بارودۆخ و گوزەرانی خەڵک دادێت قورستر دەبێت و قەیرانی دارایی بۆ ماوەی 8 ساڵە بەردەوامە. ژنە دوکاندارەکانی سەی سادق بە ڕەچاوکردنی بارودۆخی خەڵک کاڵاکانیان بە نرخی کەم دەفرۆشن. سەنا ئەحمەد خاوەن دوکانێکی قەزاکە دەڵێت بەهۆی بەرزی دۆلار و دانانی گومرگ ئەم ساڵ نرخ زیاتر بەرز بووەتەوە. دوکانەکەی تەنها کاڵای ژنانی هەیە لەبەر ئەوەی ژنان لای ئەو ئاسوودەن لە کڕین ئەویان لە بەرچاوگرتو و لە بازار کەمتر دەیفرۆشن. بوونەوەی نرخی کاڵاکان لە بازاڕە بەعام دەسەڵاتی ئێمە نیە وەکو دوکاندار. ئێمە لەو شوێنانی کە هێنین کە هەچەند ئەوانیش دەسەڵاتیان ئەوانیش کە لە وڵاتێکی کەوە داخڵی ناو کوردستانێکان گومرگیان لەسرە بەهۆی دۆلار بەرزیەوە گران ئەبێ کاڵاکە، یعنی منیش کە بشتەکە بە گران هێنم مەجبورم شتێکیش خێر بخەمە سەری بۆ خۆم، چونکە من کری دوکانم لەسرە، کری شاگردم لەسرە، مەجبورم ئەوانەی لێلا بدەم، خێری خۆمی لێلا بدەم، بۆیە نرخێک ئەچێتە سەری و اینجا بەپێی ئەو نرخی خۆشی ئەیهێنیت لە بازار گرانترەکەوێت لەسەر تۆ. لە ساڵانی پێشووتر نرخ هەرزانتر بوو، باشتر بوو، بەڵام ئەم ساڵوان نییە. ئەم ساڵ تا ڕادەیەک نرخ تەواو گۆڕاوە، بەرەو بەرز بوونەوە ڕۆشتۆ هەچەنە هەنێک کاڵا هەیە بەپێی کوالیتی کاڵاکە نرخەکە هەرزانە، بەڵام کوالیتەکەی باش نییە، یەک دوو جار بەکارهێنرێت و دوایی ئەبێ لای بێ فڕی بێ، بەڵام لەگەڵ ئەگەر بتەوێت شتەکە کوالیتی باش بێ ئەوە گرانترەکەوێت لە ساڵانی پێشووتر. ئەوەی لە دوکانەکەی ئێمە هەیە و خۆشتان ئەیبینن زیاتر بابەتی ئافرەتانە لە ڕووی کەمالیات و جلی ژێرە و ئەو شتانەیە، بۆیە ئێمە خۆشمان ئافرەتین لەسەر دوکانەکە، هەوڵی تەواومانیاوە یان نرخمان وەکو بازار بێ یان هیچ نەبێ شتێک لە بازار کەمتر بێت، چونکە ئافرەتێتە لای ئێمە، لە لای ئێمە مرتاحە شتەکەی هەڵبگرێ، بۆیە هەوڵی تەواوی خۆمانەیەین لە ڕێگەی ئەوە بێکێتە دوکانەکەەوە خاتری بگرینیان لە ڕێگەی ئەوەیە سعرێکی مناسبیان بۆ دانی کە زۆر لەسەریان نەکەوێت ئەوەمان کردووە، بەڵام لەگەڵ ئەوەش هەر سعرمان وەکو بازار وایە، زیاتر نییە لە بازار، سعرەکانمان باشن. ڤیان ئەکرەم لە دوکانەکەی کاری بەرگدووری و نەخش و چنین دەکات، ڕەچاوی بارودۆخی خەڵکی کردو و لە هەرجەیەکی تری شارەکە هەرزانتر کار دەکات. هەموو گونجاون نرخەکانی لە هەموو شوێنەکان کەمتر دامناوە، بەتایبەتی نەخشەکانم خەیاتیشم زۆر بەهرزانەیکەم بۆ خەڵک، کەم زیاتر مەکسی سادە بە 2000 دوورم، ئەگەر نەخشدار بێ بە 3000 دوورم لە هەموو شوێنێک هەرزانترە. دەوروبەرەکەش مەزانێکەوە بەو شێوە خەیاتیەکەم و بەو شێوەی نەخشی چینەکەم، ئەم کاری دەستیش ئەەکەم بڵێن چکە لە نەخشە تەفریزەکە کاری دەستی ئەەکەم. ڕەچاوی هەموو بارودۆخەکەم کردووە لە ڕووی بێمەعاشی و لە ڕووی کەم ئیشیەوە، ئێوە نرخەکانیشم بۆیە بەو شێوەیان هەم بۆ خۆشم باشە، ئەم بۆ خەڵکەکە باشترە کە بەو شێوە ئیش بکەم، زیاتر مشتری هاتی چۆمەکە و خەڵک هاتی چۆمەکات، بە حکمی ئەوەش کە ئیشەکانم ئاوایە خەڵک زۆر لێ ڕازیە. کڕیاران بەردەوام گلەی لە گرانبوونی کاڵاکان و گرانفرۆشتنی لەلایەن دوکاندارانەوە دەکەن. ئەم هەرزانفرۆشیە دەبێتە هۆی زیاتربوونی کڕیارەکانیان و وەروەها بەدەستهێنانی متمانەی کڕیاران.